پێویستە ئێمە ئەو ڕێسایانەی علم الرجال بێنینەوە پێشە لە ناو خۆمانە بۆ ئەوەی گوێ نەدەین بە حاڵەتە حیزبیەکە. بۆی بڵێن ئەم پیاوە لە سۆفیەکانایە بەڵام زۆر پیاوی چاک حەڵال خۆر، ئینسانێکی مؤدەب، هەموو دەرو دراوسێ خۆشیانە. ئەم پیاوەی یەکگرتوو ئەها کاتێککە کۆچی دوایی کرد کاک شەماڵ موفتی ڕەحمەتی خوای لێبێ چۆن ئەو ئومەتە شوێن جەنازەکەی کەوت. ئەها مامۆستا مەلا عوسمانە ڕەحمەتیە کە جەنازەکەیان هێنایەوە لە سووریاوە لە حدودی سووریاوە هەتاکو منزڵگەکەی کە سپاردیان بە خاک. ئەها چۆن ئەم ئومەتە ڕژا بۆ سەرجادە و گوڵبارانیانە کرد. ئەها ئەم پیاوە سەلەفیە چاکە کە ئێمە پێڵێین مەدخەلی چەند کەسی پەروەردە کردووە. ئەها چەند کاریگەری لەسەر ئەم گەنجانە هێناوێتەوە بۆ ئیسلام. ئەها ئەم پیاوە مجاهیدە سابیرە لە زیندانە کۆڵی نەداوە و چۆکی دانەداوە کاک ئاسۆ یان کاک ئەبوو خوبەی. ئەها ئەم پیاوە جوامێرە ڕەشیدە ماڵ و حاڵ و هەموو شتێکی واز لێ هێناوە لەبانەوە ڕۆیشت و التحاقی بە جیهادەوە کردووە لە سووریا بۆ دیفاعکردن لە حروماتی موسڵمانان. ئەی بۆ چاوت ئەمانە نابینێ؟ بۆچی هەر نەفسی خۆ دەبینی لە جانی چۆخایەتی خۆت؟ ئەمە علم الرجالی پێویستە.